پارتی دموکراتی کوردستان بە فەرمی بارگای لە قیسەی خۆی لە کەرکووک کردەوە، ئەمە گۆڕانکاریکی دیکە دەبێت لە کەرکووک بۆ خەڵکەکەی لە بەرژەوەندی هاوڵاتیانی کەرکووکدا. بەرنامە و پرۆگرامی پارتی لە دوای کردنەوەی بارگاکانی بە فەرمی لە بەرژەوەندی خەڵکی کەرکووک چی دەبێت؟ لەم بارەوە زیاتر قسە دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد خورشید، یاریدەدەری سەرۆکی مەکتەبی ڕێکخستنی پارتی لە کەرکووک گەرمیان لە کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت. دکتۆر محەممەدم کاتت باش. ئەمڕۆ بە فەرمی گەڕانەوە بۆ کەرکووک، ئەمێ بزانم پەیامی پارتی بۆ خەڵکی کەرکووک چییە بەکردنەوەی بارگاکانی؟ بەناوی خوای گەورە، سڵاو بۆ ئێوە و بینەرانی بەڕێستان. سوپاس بۆ خوا کە بەخشندەی و میهرەبانی دایم هەمیشە هەیە بۆ گەلی کوردستان، و سوپاس بۆ بڕیاری جەنابی سەرۆک بارزانی کە بڕیاری گەڕانەوەی بارگاکانی پارتی دموکراتی کوردستانی داوە بۆ کەرکووک. ماوەیە کە بارگاکان وەرگیراونەتەوە و ئیمڕۆ نۆژێنکردنەوەوانە تەواو بووە و بە فەرمی لە قیسەی پارتی دموکراتی کوردستان دەستی بەکار کردووە. ئێمە تەمە ناکەین کە هەواڵانمان لە قیسەی پارتی دموکراتی کوردستان سەرکەوتوو بن و بتوانن ئەرکەکانیان بە شێوەیەکی باش ڕاپەڕن. بەڵاوی کە پارتی جەختی لەسەر دەکاتەوە پێکەوە ژیان و تەبایە لە نێوان پێکاتەکانی کەرکووکدا، بۆ مەبەستە پارتی چه بەرنامەیەکی داناوە بۆ خەڵکی کەرکووک و چۆن دڵنیایی دەدات پارێزەری ئەم پێکەوە ژیان و تەبای نێوان پێکاتەکان لە کەرکووک دەبێت؟ مەسەلەی پێکەوە ژیان بەشێکە لە خەباتی 77 ساڵی ڕابردووی پارتی دموکراتی کوردستان و زۆر بەڵگە و دیکۆمنتی ڕابردووی حزب کە سیر بکە ئەوانەی تێدایە، و ئەمە بەشێکە وەرگیراوە لە ڕێبازی بارزانی نەمر کە پێک دێ لە خوداناسی و مرۆڤ دۆستی و نیشتیمان پەروەری. لە بابەتی مرۆڤ دۆستیەوە هەموو مرۆڤەکان بلای ئێمە وەکو یەکن و هەموو نەتەوەکانیش وەکو یەک وای، و هەر کەسێک خوددا لە نەتەوەیەکی دروست کردوێ معنایەوە نییە جیاوازی هەبێ لەگەڵ نەتەوەیەکی تر. ئەوەی گرنگە بەنسبەت ئێمە ئەوەیە کە ئەم پارێزگایە بەلانی کەم لە 50 ساڵی ڕابردوو 60 ساڵی ڕابردوو ئارامی وەخۆیەوە نەبینیوە. هەوڵە دەین کە بەشێک بین لە ئارامی، بەشێک بین لە پەرەپێدانی خەباتی ئاشتیانە بۆ ڕاستکردنەوەی ئەو بارودۆخەی کە لێرە بووە، بە گفتوگۆکردن لەگەڵ نەتەوەکانی تر، بە گفتوگۆکردن لە حتا لەگەڵ لایەنە سیاسی کوردستانەکانی تریش، بۆی کە بەتایبەتی ئەو غەدرەی کە لە ماوەی ڕابردوو لە کوردەکان و برا تورکمانەکان و مەسیحیەکان کراوە و هەوڵ دراوە جۆرێک لە جۆرەکان لایەک زاڵ بکرێ بەسەر لایەنەکانی ترە ڕاست بکرێتەوە. خەباتی خۆمان لەگەڵ هەموو لایەنەکان ڕێکە خێنەوە و بۆ ئەوەش بەشداری انتخاباتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەین و لێرەوە لە ڕێگای ئەوەشەوە داوە لە خەڵکی کوردستانیانی کەرکووکەکەین ڕۆژی 18 دوانزە بچنە سەر سندوقی دەنگدان و وەکو ئەندامێکی پارتیش داوایان لە یەکەم دەنگ بە لیستی 1970 پارتی دموکراتی کوردستان بدەن، بۆی بتوانین ئەو لاسەنگیەی هەیە پارسەنگی بکەینەوە. ئێوە ئەزانن پارتی هەموو کات لە شوێنێک بووە گە بابەتێک لاسەنگ بوو بێت توانیوێتی پارسەنگی بکاتەوە، وەکو انتخاباتەکانی 2014 و 2021 بەڵگەی دروستن بۆ بابەتە. کاری جدی هەواڵانیشم لە قیسێ بۆ ئەوابی. بەڵێ دکتۆر محەممەد، بڕیارەکە مانگی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت 15 کورسی پشکی کەرکووک کە پارتی دەڵێت ئەوان ئەیانەوێت گۆڕانکاری داری و کارگەڕی لە کەرکووک دروست بکەن، گەندەڵکاران لەو پۆستانەی کە ئێستا دەستی بەسەرداگیراوە دوور بخەنەوە. ئەمە دەکرێت و گۆڕانکاریەکان ئەتوانن چی بن؟ خۆی بەداخەوە لە دوای ساڵی 2005ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لەم پارێزگایە نەکرابوو. ئەسباب یەکجار زۆر بوو، بۆیە نەیەتوانی بە یاسای پارێزگاکانی ڕێکنەخراو لە هەرێمێکیشا کار بکە. لە دوای ڕاپرسی لەسەر دەستوری هەمیشەیی عێراق ئەمە یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە کە لە پارێزگای کەرکووکە کرێت، جیاواز لە پارێزگاکانی تر کە سێەم هەڵبژاردنیانە، بۆ ئێمە یەکەم هەڵبژاردنە. بۆیە دوای بارودۆخی نالەباری 16 ئۆکتۆبر کە بەسەرم پارێزگایە لە 2007 کە بەسەرم پارێزگایە هاتووە، پارتی ئەوێ ئەو ئیداری خۆجیەتی هەیە کە دەسەڵاتەکەی سەپێنراوە بووە و دەسەڵاتەکەی هەڵبژێردراو نەبووە، لەگەڵ لایەنەکانی تر بتوانین کە پێکەوە ئەو 16 کورسیی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پڕ بکەینەوە و دەسەڵاتێکی خۆجیەتی و نوێنەرایەتی خەڵکیش بکات و هەڵبژێردراوی خەڵکی پارێزگای کەرکووکیش بێ، ئەوانە بچنەوە سەر دەسەڵات بۆ ئاساییکردنەوە و گوێگرتن لە دەنگی خەڵکی
پارێزگای کەرکووک ئەوە گۆڕانکاریەکی سەرەکیە بێت کە پارتی بە جدی کاری لەسەرەکە. باڵە دکتۆر محەممەد هیچ بربەستێک لە بەردەم کارەکانی پارتی دموکرات و چالاکیەکانی لە کەرکووک دەبینن لە ماوەکانی ڕابردوودا لەگەڵ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پۆستەر و وێنەی کاندیدەکانی پارتی لە کەرکووک شێوێنران ئایا چۆن دەکرێت ڕوبەڕووی ئەم دیاردانە ببنەوە چ بەرنمەیەکی پچەوتان بۆ هەڵبژاردنەکان لە کەرکووک لە بەردەمدایە؟ دوای ئەوەی ئەو حاڵەتانەی بوو کە بەداخەوە هەندێک ئەقل بچووک پەلەماری پۆستەرەکانی کاندیدەکانی ئێمەیانەدا لە دیدارێک لە خزمەتی جەنابی سەرۆک بارزانانی بووین جەنابی نەسیحەتی هەموو کاندیدەکانی ئێمەی کرد کە ئەو شتانە بە ئاسایی وەرگرن و هیچ ڕەد و ڕەدوفعلێکتان نەبێ کاندیدەکانی ئێمەش دڵیان یەکجار گەورەیە بەڕاستی و ئەو بابەتیان بە گەورە وەرنەگرتووە و بەعرقەلەشی نازانین پارتی لە خەباتی ڕابردووی خۆی بە تایبەتی لە دەستپێکی شۆڕشی مەزنی ئەیلولەوە بربەستشکێن بووە بربەستەکان ئەشکێنین و بەرەو پێش شەچین بەتێکید وەک حزبێکی سیاسی کە تازە بارەگا بەنگەڕاوەتەوە ئێرە چاوەڕێی هەندێک پەرچەکردداری شەبین بەڵام نەسیحەتی جەنابی سەرۆک بۆ کادرەکانی ئێمە لە شوێنی خۆیەتی و من مطمئنم کە برادرانی ئێمە 100% گوێڕایەڵی فەرمانەکانی جەنابی سەرۆکە بن لەو بوارە و گرفتەکانیش گەورە ناکەین ئەگە گرفتی گەورە هەبوو هەوڵەدەین بچووکی کەین و گرفتی بچووکیش هەوڵەدەین نەهێڵین ئینشاڵڵا. باڵێ دکتۆر محەممەد بەکردنەوەی بارگاکانی پارتی لە کەرکووک و نۆژەنکردنەوەی بارگاکان و دەستپێکی کار و چالاکیەکانتان پێشوازی خەڵک لەم بابەتە چۆن دەبینن و بە تایبەتی چ کاریگەریەکی لەسەر پرسی هەڵبژاردن و داهاتووی ماف و دۆخی خەڵکی کەرکووک لەو ناوچەیە دەبێت بە تایبەتی؟ ئەوەی ئمڕۆ کامیرەکانی بەڕێزیشتان نیشانیدا و پێشوازی فراوان و جەماوەریە بوو کە لە ئفتتاحی بارەگای لە قیسێ کرا چکە چەند کادرانی ئێمە هەر لە ناو شار بوونە و کاری خۆیان کردووە لە هیچ شتێک نەسڵمینەوەتەوە بەڵام ئمڕۆ کە ئەم حاڵەتە بینرا من پێم وایەوە پەیامێکی ڕوونە بۆ هەر لایەکە بیر بکاتەوە کە قەبارەی پارتی چەندە سەنگی پارتی چەندە لە پارێزگای کەرکووک هەڵبەتمە بەسمە زۆر لەوە گەورەترە کە هەندێک ناحەزبیریان لێ کردەوە ئێمە پەیاممان هەیە بۆ هەموو لایەنەکان حەز و ناحەز کە پێویستە بەیەکەوە کار بکەین لەم پارێزگایە و ئەو بارودۆخانەش تێپەڕێنین کە هەیە ئێمە مەمنونی جەماوەری بە شەرەفی کەرکووکین کە بەم شێوەیە ئمڕۆ پێشوازیان کرد مەمنونی هەڤاڵان و کادیرانی خۆمانین مەمنونی خانوادەی شەهیدان و پێشمەرگە و کەمەندامە سەربەرزەکانی خۆمانی و لە خزمەتیانە ئابین ئەوەندەی بتوانین لە ڕێگای ئێستا بارگای لە قیسێ لێرەیە لە ڕێگای لە قیسێ ئەوەندەی بتوانین لە خزمەتیانە. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد خۆرشید یاریدەدەری سەرۆکی مەکتەبی ڕێکخستنی پارتی لە کەرکووک گەرمیان سپاس لە کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵ کوردستان 24 بووی.